سەرکە داواکەی میوانی بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر دیلمان محەممەد ڕاو پسپۆری نەخۆشەکانی غودە و شەکرە لە لامان ئامادە بێت بۆی کە لەسەر ئەم تەوەرە زانیاری چڕوپڕتان پێشکەش بکات. دکتۆر گیان بەیانیت باش بانی باش دکتۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونی فەرموو. باشی دکتۆر بانی باش فەرموو خێر بێت حاڵ بووین بە ئامادەبوونی بەڕێزت. دکتۆر ئەم غودەی پەریزادە یان ئەم ڕژێنەری پەریزادە ناوێکی زۆر ناسکی هەیە پێمان بڵێ ئەم ڕژێنەرە ئیشی چییە لە جستەیە و پێشەوە ئەم ناوە لە چی گیراوە بەڕاستی؟ جام دەستەواژانە سەحر بەر لەوەی دکتۆر وەڵاممان باتەوە ئێستا لەوانێ بینەرەکانمان کاڵێن ڕژێنی پەریزادە تۆزە لای نامۆ بێ ئەگەر نەڵێ غودە بەڵام ئەگەر تۆ بۆ ماشیکەیتەوە بووی کە بینەرەکانیشمان زیاتر ئاشنا بن بێ. سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان و میوانداریتان. ڕاستی ڕژێنی پەریزادە واتە خەڵک بە غودە ناسراوە. ئەمە وەکو ڕژێنێک هەیە یەکێکە لەو ڕژێنانەی کە لە شایە کوێرە گلاندەکان کە هۆرمۆنێکی زۆر بە سوود دەرەیە بۆ ئەوەی کاری میتابۆلیزمی لەش ڕێک بخات واتە و زەمانەیاتێ ئینەرجیەکی باشمانەیاتێ بە شێوەیە کە لەیانی دڵ تەبیعی بێ ئێسقانەکانمان پتە و باش بن ماسوولکەکان بەهێز بن. دوو جۆر هۆرمۆن دەرەکا کە تیتری و تیفۆرە ئەمانە و زەبەخشن بەلەش کە ئەبێت لە ئاستێکی ئاسایی یابێت نەکەم بێت و نە زۆر بێت کەمبوونی ئەبێتەوەی گرفت زۆربوونیشی هەر بێتەوەی گرفت ئەکەوێتە کوێی من ئەم غودێ وەکو شێوەی پەپولەوایە ئەکەوێتە بەشی پێشەوەی ملەوە ئەم ناوە ناسکە هەر لەبەرەوەی ئەم ناوەناسکە هەر لەبەرەوەیە فەریزادەوەڵە زۆر باشە کەواتە ئەم ڕژێنەرە ئەو ئیشانەی کە بۆ جەستە هەیەی بەڵێ چییە؟ خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ کە گرفتێکمان بۆ دروستە بێ نیشانەی هەیە یامانە دەرکەوێت؟ بەڵێ بەڕاستی نیشانەکان جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جاری وا هەیە تاکە نیشانە ئەوەیە ملی ئەو بەڕێزە ئاڵسێ گەورە ئەبێ لە پڕا ڕۆژە بەیانە کە لە سێ شتێکی خڕ لێرەیە بۆ نمونە دروست بووە یانی جیاوازە لەگەڵ ئەم ئێسکای ئێرەمانە پیاو هەیەی پێوترێ سێوی ئادەم ئەمە طبیعیە ئادەم سەپڵ بەڵام ئەم نەختێ خواردترە لە پڕا لە ملا لەملا لەولا شتێکی خڕ دروستە بێ یابینێ و کەسە ملی ئەستور بووە ئەمە لە ماوەی چەند ساڵێکە لەوانێ ڕۆبە یا لەوانێ بە شێوەیەکی کتوپڕ یاخود لەوانێ ئیشەکەی تێک بچێت ئەو غودەیە تەمەڵ بێ ئەمە باوترین جۆریەتی بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە ئەو کەسە پێستی وشکە بێت قژی هەڵەوەرێ ڕەنی زەرد هەڵەگەڕێت تووشی قەبزیە بێ لەگەڵ یا کێشی زییا بێ قەڵەوە بێ هەڵێ من هیچ ناخۆم من وەرزشی باشەکەم خواردنم زۆر سروشتیە زۆر بەباشی هەموو شتێکم بە بەرنامەیە بەس لەگەڵ یا ئەو کەسە قەڵەوە بێت لە تەمەڵەکەیە بەڵێ کێشی زییا بێ مێکێکە لە هۆکارەکان بۆ خانمە بەڕێزەکان لاوانێ سووری مانگانیان تێک بچێت بۆ پیا و بۆ ژنیش لاوانێ میزاجی تێک بچێت ئەو کەسە تووشی خەمۆکی بێت چەنەها نەخۆشە بۆ لە خەستەخانە لە نەخۆشخانەکانی دەرونی لە هەموو جیانە بڵێ داخڵ بۆ دوای دەرچووە کامە نەخۆشی غودەی هەیە و بە حەبێک یەکسەر زوو چارەسەرە بێت ئەگەر زیاش ئیشکە پێچەوانی ئەمانە ڕوئەیات ئەو کەسە دڵی پەلەپەلەکە عەسەبیە بێ تووڕە ئەبێ عارەقێکی زۆرە کاتەوە هەستەکە گڕوگەرمایەکی زۆر لە لەشیایەتی چکە وزەیەکی زۆر زیا پێویست ئەبەخشێ بەلەش قژی هەڵڕوتێتەوە بە هەمان شێوە ئێسقانی لەوانێ بکێتەوە و کە دڵی پەلەپەلەکان لەوانەیە وای لێ بکات تووشی نەخۆشی کارەبایی دڵی بکاتەوەوانە کێشەکانیان فەرقی هەیە بەس بەو شێوانەیە بەعامە دکتۆر لەوانەیە کە ئێستا بینەرەکانیشمان ئەگەرم نیشانانی بەڕێزی باسیەکەی هەندێکی لە خۆیان بەدی بکە وەکو هەموو ئەندامەکانی جەستەمان کە ئێوەی پزیشکی بەڕێزەڵێن 6 مانگ جارێکی تر بە پێی نەخۆشیەکان پشکنین بۆ خۆتان کە ڕاستە تۆ کەسێکی ساخیت بەڵام پێویستە بۆیە کاگاداری جەستەی خۆت بی ئەمەش پێویستی بە پشکنین هەیە کە تۆ بۆ خۆتی بکەیت بێگومان پێویستی بە پشکنین هەیە بە تایبەت ئەگەر بە بۆ ماوەی هەبێ لە ناو خێزانەکەیە ئەو کەسە دایکی باوکی خوشکی یا برایەکی ئەو نەخۆشیی هەبێت پێویستە ئەم ساڵانە چێکی نەخۆشی غودە بکە هەم لە ڕێی خوێنەوە بە فەحسی خوێن هەم لە ڕێی سۆنەرێکی ملەوە کە زۆر ئاسان و سادەیە و هیچ کێشەی نییە و ئازاریشی نییە ساڵی جارێبی کە پێویستە باشە بەدەر لە بۆ ماوەی هۆکاری تری هەیە؟ بەڵێ بێگومان هۆکارەکانی زۆرە بەڕاستی
بەس یەکەم شت بڵێم چییە یعنی بەس بۆی ڕوون بێلاتان زۆربەی نەخۆشیەکانی غودە لە خانمانە ڕوویا وەک لە پیاوانە بۆچی دکتۆر بەهۆی هۆرمۆناتەوەیە هۆرمۆناتی ژنانەوە هەتا هەشت ژن تووشە بێ اینجا یەک پیا و تووشی نەخۆشی غودە ئەبێ تەمەنێکی دیاری کراوە هەیە لەبەرەوە لە پیاوە بۆ نمونە ئەگەر وەرەموشت دروست بێ خەتەرە ئەگەریاتی خەتەری وشتی زۆر زیاترە وەک لە خانمانە لە خانمانە بڵێ لە پیاوانی شاهۆکارەکانی ترچیە کە تووژە بن لەوانەیە بۆ نمونە و کەسە پێویستکە عملیاتێکی مل بکە لەگەڵ یاغودەی پێویستەکە لا ببرێ کێشەیە شتێکەیە لەوانەیە ئەو بەڕێزە عیلاج وەربگرێ ئایا بۆ نەخۆشی دڵ بێ یا بۆ هەنێ جۆری شێرپەنجە بێ واتە ئەو دەرمانانە کاریگەریەکات لەسەر باڵێ کاریگەریە خەنە سەر غودە و ئیشی غودە تێگەیەن هەیە کەم یەکات هەیە زۆر یەکە یاخود ئەو کەسە بۆ نمونە خانمێ بەڕێزەکان لەوانەیە تووشی شێرپەنجەی مەمک بن ئەبێت ئەشیعە وەربگرن ڕێدیۆثێراپی ئەشیعە وەربگرن هی دەرەکی یاخود ئەگەر ئەو کەسە تووشی وەرەمێک شێرپەنجەیەک هەبێ لە ملیە پێویستەکە ئەشیعەیە وەربگرێت چارەسەر بۆ ملی ئەو وای لێکە غودەکەی احتیمالێتێکی زۆرە لەو حاڵەتانەیە تەمەڵ بێ باشە لە هەمان شێوە لەوانەیە لە دووگیانیە ئەو خانمانی دووگیانن لەوانەیە هۆرمۆنی غودیان تێک بچێ یا یەکەم سێمان دوای مناڵبوونیان لەوانەیە بە هەمان شێوە هۆرمۆنی غودە تێک بچێت و پێویستی بە چارەسەر بێ هۆکاری تر ئیلتیهابی ڤایرۆسیە بەکتیریە لەوانەیە هەمان شێوە کێشەی غودە دروست بکات باشە دکتۆر وا هەیە خانمێک کە نەتوانێت مناڵ دروست بکە هۆکارێکی ئەوە بێ ئەم غودەیە بە باشی ئیش ناکە یا کاریگەری دروست ناکە بەڵێ کاریگەریەکی بەڕاستی زۆری هەیە لەسەر فێرتڵەتی واتە ئەو کەسە چەند خسوبەتی هەیە بۆ مناڵبوون ئەو خانمە بەڕێزە کاریگەرەکەی زۆرە ئەوانەی کە غودەکەیان تەمەڵە کەم ئیژەکە یاخود بە زەحمەت مناڵیانە بێ یاخود دوور بێ ئەگەر مناڵیان بوو لەوانەیە ئەگەری لە بارچوونیان زۆر زیاترە بەڵام پشکنینی پێشوەخت چارەسەرکردنی ئەم حاڵەتە لەو کێشانە توانین بڵین لە ساینەوە دوورەکەویتەوە شتەکان ئاساییە بێتەوە بارودۆخە باشە ڕژێنی پەریزادە پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە دکتۆر بەڵێ زۆر لایانی بە پەیوەندی دەرونیەوە هەیە وەکو بۆ بەڕێستم فەرموو زۆر کەسێ لە نەخۆشخانەی دەرونی داخڵە بێت وازانین کێشەی دەرونی هەیە بەس دوایی کە لە پشکنینی تاقیگا دەرەچێت کە ئەمە نەخۆشی غودەی هەیە لەبەرەوە عیلاجی غودە ئەکرێت و دۆخەکە هەر کەسێک بۆ نمونە وەکو خۆت بەڕێز داماژۆبیا ئەگەر لێرە ئاوساویەکمان بینی بڵێن ئەمە چاوریە کۆبۆتۆ یان شێوەیەک دەوانە بە هەر شێوەیەک لێرەمانە لە ملمانە هەر ئاوسانێک هەر گرفتێک دروست بوو پێویستی بەوەی بڕێن پشکنینی بۆ بکەین بۆیش گرفتەکە زیاتر نەبێت بێگومان بەڵێ هەچ شتێک کە لە ناکاوە لە پڕا دروست بێ یاخود ئەو کەسە هەستکە بۆ نمونە ملی ئەڵێ خواردنم پێ قود نایڕێ لەوانەیە غودەکە بە دەرەکی دەرنەکەوێ گەورە بوو بێ لەوانەیە لە ناوە گەورە بوو بێ هەنێ غودە هەیە کە گەورە ئەبن ئەچنە سەر سیەکان یا لە ناوە گەورە ئەبن زەختە خەنە سەر بۆری خوێن و بۆری مەری واتە بۆری قوڕک بۆ خواردن ومانەکە ئەخۆین ئەو کەسە هەستەکە کە خواردنی شتێ بخوا لەوانەیە ئەڵێ لە قوڕک مەگیرێت ئەی کەسی وا هەیە ئەگری ئەڵێ گرێک لێرە بەڵێ ئەوەش دروستە بێ و باشترین پشکنین بۆ ئەوە و ئاسانترین و بێکێشەترین سۆنەرە کە هیچ زەرری نییە لە هیچ حاڵەتێکە بۆ خانمی دووگیانی ژەکرێ و هیچ کێشەیەکی نییە سۆنەرکردن ئەومان بۆ دەرەخا ئایا ئەوە گرەی غودەیە یاخود چاوریەکە یا چ کێشەیەکی ترە لەم زۆر کاتەڵین قەڵەوی بۆ هەموو شتێ زیانی هەیە بەڵێ لەسەر غودەکانیش کاریگەری هەیە بەڵێ قەڵەوی خۆی نابێتە هۆی دروستبوونی غودە باشە قەڵەوی چکە زۆر قەڵەوەکانمانەیە دکتۆر کە باسی وکراڵێت تەنە نەفەسن ڕاستە دوو هەنگاوە ڕۆم یەکسەر ئەوە بەهۆیەوەی کە کێشیان زۆرە و لەوانەیە بۆ دڵیان تەحملی ئەو زەختە لۆدە زیایانەکەن بەس نەخۆشی بڵێ قەڵەوی خۆی نابێتە هۆی دروستبوونی غودە بەس بۆ نمونە سەبەبێکی تر کە بیرم چوپێتان بڵێم جگەرە کێشانە جگەرە کێشان یەکێکە لە شتانەی کە زیانەیە بە غودە چکە نەخۆشی غودە نەخۆشەیەکی بۆکو بڵێ مەناعیە هی لەشە هی بەرگری لەشە جگەرە کێشانی ژەبێتە هۆی کێشە غودە تووشی ئیلتیهاباتەکات و لەوانەیە گرێوشە دروست بێ ئەوانەی کە غودیان هەیە و جگەرەش زۆرە کێشن لەوانەیە چاویان دەرچێت هەنێک کە زەبینی چاوی دەرچووە هاتۆتە دەرەوە ئەوانە احتیمالە بڵێ
کێشەی غودە و شتیانە بێ. زۆر باش بینە سەر ڕێگەکانی دەرمانی بەڵێ چۆنە؟ ڕێگەکانی دەرمان بە پێی نەخۆشیەکە فەرقەکە. ئایا ئەو کەسە ئەگەر بۆ نمونە غودەکەی تەمەڵ بێت یا غودەکەی زیا ئیشکە یاخود بەس تەنها گرەیەکی سێ شتێکی هەیە. ئەمە جیاوازی هەیە ئەو گرەیە لەگەڵ ئەو چالاکی و تەمەڵیەیە؟ بەڵێ جیاوازیان هەیە. ئەگەر بۆ نمونە بە کورتی پێتان بڵێم ئەگەر کەم ئیشی کرد ئەبێ حەبی غودەی بیتێ تعویزی ئیشی ئەو غودەیە بکەیت. ئەمیش بە دوو جۆر حەبە بێ، حەبی تایرۆکسین لەگەڵ حەبی لیۆ تایرۆنین T4 T3 بەداخۆ لە وڵاتی ئێمە T3 نییە، زۆر بە زەحمەت دەزەکەوێ. من هەنێ نەخۆش کە پێویستیان پێ بێ پیانەڵێم لە ئێران دەزەکەوێت لە تورکیا دەزەکەوێت لەوێ بیهێنن. زۆر بێ حاڵەت بە T4 عیلاجەکرێت و این بڵین لە سایەنەوەی حاڵەتەکان. بەڵام خواردنی ئەم دەرمانە تایبەتمەندیەکی خۆی هەیە کە ئەم دەرمانە ئەبێ لەسەر گەدەیەکی خاڵی بخورێ. ئەو کەسە نابێ مەعیدەی پڕ بێت و بڕوا حەبەکە بخوا، چکە هۆرمۆنە یەکسەر تێکەشکێت. ئەو کەسە نابێ حەبی کالسیۆم ڤیتامین دی ئاسن بخوات و لەگەڵ حەبەکەی غودەکە بیخوا بۆ چکە حەبی غودەکە تێگەشکێنێ و ئەو کەسە سوود نابینێ لەو دەرمانە. واتە لە ماوەیەکی نزیک نەیخوا یا ئەو ماوەیە هەر نابێ بڵێ. بۆ نمونە من عادەتەن کەی بە نەخۆشەڵم خۆی باشترین کات بە پێی ڕێنمایی کتێب ئەڵێ پێی بڵێ پێشنووسنی شەوان بیخۆ، بەس ئەمە بۆ ئێمە ناگونجێت. ئێمە خەڵکی خۆمان نانەخۆیت و میوە دەمبانە جوڵێ ڕاستە بەڕاستی زۆربەی کۆمەلگا بڵێ هەمووی دەممانە جوڵێ، یعنی مەعیدەمان خاڵی نییە. مەعیدەش 3-4 سەعاتێوێت تا خاڵی بێ تۆ بێ بەو بەڕێزە بڵێ ئەگەر شەو بیخوا بێ لە 8 ئێوارەوە بە هیچ شێوەیەک بێجگە لە ئەو بۆ نییە هیچ شتێکی تر بخۆشتێکە اینجا توانی 12 شەو وەریگری. ئاسانترین شت بە نەخۆشە بەڕێزەکان نەڵێم کە بەیانیان هەستان لە خەو حەبەکە بخۆن، مەعیدەت خاڵیە لە سعات لە خوێنی 5 سعات نووسوی 7 سعات 8 سعات نووسوی مەعیدەت بەتاڵە. اینجا دوای نیو سعات بۆ سعاتێ نانی بەیانی بخۆ. ئەوە ئاسانترە بەڕاستی. ئەمە بە شێوەی غودەی تەمەڵ. ئەگەر غودەکە زیا لە پێویستی ئیشی کرد حەبەکەی جۆرەکەی ئەوەیە کە ڕێگری بکە لە هۆرمۆنەکانی غودە. عیلاج بەکارهێنرێ بەڕاستی تاماوەی ساڵ و نیوە بۆ 2 ساڵ نابێت لەوە زیاتر بەکار بهێنرێت چونکە بەرگری لەش لەوانەیە کەم کاتەوە عیلاجانە. ئەگەر بەمە چانەبووچیەکەی یا بێ عملیاتی بکەی نەشتەرگەری لای پسپۆرێکی نەشتەرگەری دەربهێنرێت یاخود یۆدی موشع وەرگرێ و کەسە. ئەمە چییە؟ جۆرە چارەسەرێکە ئەمیش بەداخۆ لە وڵاتی ئێمە نیە، زۆربەی نەخۆشەکانمانە ڕۆن بۆ ئوردونیا تورکیایا ئێران وەریەگرن چکە مادەیەکی نەوویە واتە ئەتۆمیە بەکارهێنانی نەختی ئاستەم و زەحمەتە چکە پاشەڕۆکی ئەتۆمی هەیە و بەڕاستی ئینزیبات و ڕێنمایی خۆی هەیە چۆن ئەم شتانە بەکاربێنرێت و فڕێ بێنرێت تۆمانە. اینجا ئەوانەی کە گریان بۆ دروستە بێت لە غودە، ئەوانەی گریان بۆ دروستە بێت لە غودە لەوانەیە ئیشی غودایان طەبیعی بێ هیچ کێشەی نەبێت، یاخود لەوانەیە تەمەڵ بێ یا زۆری شیشکە حاڵەتەکان تێکەڵە بێت. بەڵام ئەبێ سۆنەر بکرێت یا زەرعەیەکی بۆ بکرێت بۆی بزانرێ ئایا ئەم گرێ پاکە یاخود پاک نییە. ئەگەر سۆنەرەکە گومانی لێ کرد پاشان زەرعەکە پێمانەڵێ ئایا ئەمە پاکە یا پاک نییە، احتیمالە نەشتەرگەری بێنە، احتیمالە بەس تەنها چەند چارەسەرێکی بێت و دوورکەوتنەوە لە هەنێ خواردن و بۆ ئەوەی متابعی بکە 6 مانجارە یا ساڵی جار. زۆر باشە دکتۆر، زۆر لەسەروی کە سەحەر وتی بۆ دەرمان ئەم حەبەکە بەکارێنێ ئەم خانمە بێ یاخودەم پیاوم حەبە بەکارێنێ زۆر جان ترسیان لەوە هەیە ئەڵێ ڕاستە لەوانەیە غودەکەم کۆنتڕۆڵ کات، بەڵام ئایا زیانی کەی بۆ ئەندامەکانی جەستەی نییە؟ بەڵێ ئەم حەبانەیەک تعویزی غودە زیانی ترین نییە بۆ ئەندامی جەستەی لەش باشە چونکە ئەمانە هۆرمۆنێکن خۆمان دروستیەکەین. ئەگەر بەکار لە کەمیە بەکاریێت بەڵێ ئەگەر کەم بێت بەکاری بێنین کێشەی نییە. باسی سیەکانە کرد گیان باسی سیەکانە کرد غودەکان کاریگەریان هەیە لەسەر هەناوینەوەمان. بەڵێ غودەکان جاری وا هەیە زۆر گەورە ئەبن ئاوسێن پێیانەوترێ گواترە گۆیتەر دروستە بێت لە ناو ئاوسێت کە بە ئاوسێ زۆرە چێتە سەر سیەکانەتر هەناسەتونی دروستەکە ئەو کەسە سیەکەی بە باشی ناتوانێت بچێتەوە شوێنی خۆی و ئۆکسسیجینی باشوەر بگرێت. ئەمانە تەبعاً بێگومانەگەر حاڵەتەکە وای لێ هاو تەنها چارەسەر بۆی نەشتەرگەری و دەرهێنانی غودەکەیە بە تەواوەتی. باشە دکتۆر، کەسەکە دەرمانی بەکارهێنا
بۆ پابند بوو بە ڕێنماییەکان بە یەکجاری لە دوای ئەو فترەیە ئەم غودەیە ئیتر ئاسایی ئەبێتەوە یان لەوانەیە هەمیسان سەر هەڵبداتەوە ئەم حاڵەتە ئاساییانە بەڵێ هەنێک کەس لەوانەیە تەنها بۆ ماوەی مانێ 3 مان 6 مان پێویستی پێ بێ هەنێ بەڕێسێ لەوانێت تا ماوەی 5 ساڵ پێویستی پێ بێ هەنێکی شێ تا لە ژیانە مابن پێویستە بە بەردەوامی عیلاجەکە بێ بە درێژخایەن بەکاری بێنن لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی تر ئەگۆڕێت باشە لەوانەیە هەندێک پرسیاری هاوڵاتیان بێت کە بینەرمان بن هەندێک لەو کەسانی کە خوددایانێ لەوانەیە دووسێ نەخۆشی درێژخایانیان هەبێ شەکرێش و زەختیان هەبێ ئەمە بەپی ڕێنمایی پزیشکی بەڕێزی وەکیۆ چۆن دەرمانیانێنێ چکە ئەو چەند دەرمانێکی کەشی هەیە بەدەر ڕاستە فەرمووی بەڵێ بەڕاستی عادەتەن ئەوەی غودە دائیمەن پیانەڵێن کە بەیانیان هەستای لە خەوهی غودەی تەممەڵ تایرۆکسین ئەو کاتە وەریگرێت بە تەنیا هیچ حەبێکی تری نابێ لەگەڵا بخوا چکە حەبێکی ناسکە لەوانەیە تێک پشکێت و بە تەسیری بکرێتە سەر بە حەبێکی تر و لە شەڵی نەمژێ بۆ منەوە کەسە مەعیدەی یێشە حەبی مەعیدەی هەیە حەبی مەعیدە بخوا لەگەڵ حەبی غودەیە لە هەمان وەجبایە لە هەمان کاتە حەبی غودەکەی تێکەیات ئەو شتانە هەیە بەڕاستی ئاسنە حەبی کالسیۆمە ڤیتامین دیە حەبەکانی مەعیدەیەمانە هەمووی تەسیرەکەنە سەر هەڵمژینی حەبی غودە لە ڕێی ڕیخۆڵەکانەوە باشە دکتۆر بۆ خاتوونی دووگیان ئەو چۆن حەبەکانیان دەرمانەکان بەکاربهێنە بەڵێ ئەگەر غودەکەی تەممەڵ بوو بە هەمان شێوە فەحسەکرێت مان لە کاتی دووگیانیە کاتێکی ناسکە هەرەوە بۆ چونکە کاتی دروستبوونی مێشکی منداڵە لە یەکەم سێمانی سەرەتایە لەوە بەس نابێ حەبی تایرۆکسین وەرگێ ئەبێ حەبی فۆلیک ئەسیدیش وەربگرێت چونکە گرنگە بۆ دیڤلۆپمنت واتە گەشە پێدانی مێشکی مناڵەکە یەکەم سێمان کە تێپەڕی بە سەلامەتی ئەتر ئەوانی تر ئاسانترە یەکەم سێمانە بێت جاریمانێ خانمەکە پشکنین بکە پاشان دوومان جارێ یامانی جارێ بە پێی حاڵەتەکە چکە یەکەم سێمان هەم ئەگەری لە بارچوون زۆرە ئەگەری کێشەی بۆ نمونە مەشاکلی خوڵقی و ئەمانە زۆرە ڕووبات بەرۆ زۆر زەرورە ئەم حەبە لە ئاستێکی تەبیعیە وەربگیرێت ئەنجامەکەشی مختبەرەکەش ئاستێکی تەبیعی بێ بۆی بەشی دایکەکە بکە و بەشی کۆرپەکەش بکە ئەوە هۆرمۆنە باشە تەمەنێکی دیاریکراو هەیە کە بڵێن تر غودەی تیا دەرەکەوی یاخودنە لەوانەیە ئادەمیزاد لەو کاتەی لە سکی دایکیەتە دەرەوە تووشی غودە بێ یاخود لەوانەیە بە 90 ساڵی و 100 ساڵی توش بێ تەمەنی دیاریکراو نییە لە هەچ کاتێکە لەوانەیە توش بین باشە دکتۆر ئەمەمان زۆر بیستووە هەرەڵەن خوێی یۆددار بەکاربهێنن بەڕاستی شێوازی ژیان خواردن تا چەند ئەمان پارێزێت لە بەرامبەر ئەم کێشانەیە بەڵێ یەکێ لە کێشەکانەوەی کە غودە لە کۆمەڵگەی ئێمەیە بڵاوە ئەوەیە ئێمە لە شوێنێکی شاخاویە ژین ئاوەکە و خوێەکانمان یۆدی کەمتیایە کەمی یۆد یەکێکە لە هۆکاری دروستبوونی نەخۆشیەکانی غودە لەبەرەوە بێگومان بەڵێ مەسەن ئەو خوێی بەکارێنرێ بە شێوەیەکی مامناوان بەکاربێنرێ نابێ زۆریش بخورێت چکە هەم زۆربوونی ئایۆدین بۆ لەش خراپە و کەمیشی خراپە بڵێ خوێەکانمان باشترە کە یۆدی تیابێت و لە هەنێ خواردن هەیە بە دوور بین نابێ بە زۆری بخورێت وەکوچی ئەگەر ئەو کەسە گرێوشتی دروست کرد بێ غودە خواردنێ بۆ ئەو زیانیە وەکو کاهوو کەلەرم بەڵێ قەرنابیت بڕۆکلی شێلم تور بادەم لەگەڵ ساسێکی پێوەڵە ساسی مۆستەرد بە هەمبرگر و شتەوە کرێ ساسێکی زەردە گەنجەکان بە تایبەت زۆری خۆن ئەم خواردنانە وانی گری خوددایانێ نابێ هەفتەی جارێ زیاتر بەکاربێهێنرێ هەفتەی جارێک ئاساییە بەس نابێ هەموو ڕۆژێ هەفتەی 2-3 جار ئەم جۆرە خواردنانە ئەو بە ڕێزە بەکاری بێنێ بۆ چکە غودەکەی ئاوسێنێک گەورەیە کات و گرێکان گەورە بن ئەوەی باشە بۆی ماسیە ماستە پەنیرە ئەمانە سوودیان هەیە بۆ غودە لەگەڵ ماسیە بەڵێ هەموو ماسی طبعاً ماسی تا بەحری بێ باشترە لە ئاوی سوێرە بێ باشتر وەک لەوەی لە گۆم و ئەمانەیە بێ بڵێ باش مەڵبژاردۆ کە چی لە چیە زانمانە دکتۆر ماسیەکی خۆش دروستەکە خۆم حەزم لێت حەزە جێ بێ خۆشیشە لێ بزانوانێ دکتۆر باشە من بۆ خۆم و بۆ هاوڕێکانیشم کە وەرزشەکەی ئەم پرسیارە بۆی کە لامان ڕوون بێ خوێ و شەکرمان تەرک کردووە خوێ تەرککردن باشە یاخود دەبێ بە ڕێژە بیخۆی ئێ ماڵی بەنمەکەی خۆین ئەگەر تۆ ماسی بخۆی ماسی خۆی خوێتیایە
باشە پێویستە بۆ نیە خۆی زۆر پێوەکەی تۆمانە ئەگەر مەسەن تەماتە بخۆی خەیارە خۆی سەڵاتەکانە خۆی سەوزەواتە خۆی گۆشتی سوورە خۆی هەمووی ڕادەیەکی طبیعی خوێی تایە پێویستی لەش ئەتوانین بڵێ پڕەکاتەوە ئەو خوێ زۆرەکە ئەکرێت بەڕاستی بە خواردنەوە بەس بۆ تام و چێژەکەی زیادر ئەوە نییە بڵێ لەش پێویستی بۆ زۆر خوێ هەیە شکوریە مەتامی لێ نابینی باشترە زۆر سپاس بۆ ڕێنماییەکانی بەڕێزت ئەگەر لە کۆتاییە خاڵێک ماوە جەنابەت بە پێویستی زانی بۆ ئاماژە پێکردن فەرموو زۆر سپاس بۆ بەرنمەکەتان نابێ بیرمان بچێ کە وەرزشکردن بۆ غودە زۆر باشە وانەی غودیان تەمەڵە ڕۆژی نیو سعات بۆ سعاتێ ئایا پیاسە ئەکامە لە ئەکات زۆر سوودی هەیە بەس بۆ ئەوانەی کە غودەکان زۆر ئیژەکە نابێ وەرزش زۆر بکەن و خۆیان هیلاکەن تا غودەکان کۆنتترۆڵە بێت کە دڵیان پەلەپەلەکە لەوانەیە ناڕەحەتیان کا بە زەو ڕێنماییە بچووکە بۆ نەخۆشە بە ڕێزەکان و زۆر سپاس بۆ ئێوەش دکتۆر لەگەڵم گفتوگوی خۆشمانە باسی ماسیمان کرد بیرمانە چێ زۆر جار زۆربەی بەشەکانی ماسی تر لە گەراکەیە بێ لە زۆر بابەتی ترابێت لە چەند ژەمێکا بەکارهێنرێ جاسا هاوکارانم راپۆرتیشان بۆ بەردەکردوین کە ڕۆژی جیانی کافیارە یعنی سوود و کاریگەریەکانی کە زۆر جار سەحر بۆ باسکردنانی لەگەڵ نانی بەیانی و ئەوانەیە هەندێک جار یەکێ لە خواردنە گرانەکانە چۆن بۆ هەموو کەسێک لانێ بەردەست نەبێت بۆ نمونە ئەڵێن بە پێی ڕەنگە کەش کواڵیتی و تا با بڵێن ئەو نرخی کە بۆ دانێن جیاوازە بێت گەرای ماسیە تۆی با بڵێن هێلکەی ماسیە ئەوە بە شێوەیەکی وردووردا ئیتر پێی خواستی کەسەکانژە کەسی وایە حەزی لە تامەکەیتی کەسی وا هەیە حەزی لێ نییە جا سوودی یەکجار زۆرە بۆ نمونە ئەڵێن بەتایبەت بۆ خاتونەکان زۆر ئەمە گرنگە چۆن بۆ پێستیان باشە بەڵام سوودی یەکجار زۆری تریشی هەیە هەموو بەشەکانی سوودی هەیەەوە دکتۆریش خۆی ئاماژەی پیاڵێ هەموو ماسی خۆی هەموو پێکاتەکانی تیا وەکو خۆراکی من حەزم کرد یەک شتی کەش بڵێم زۆر جار پرسیارم کردووە ئەمان ئەم پرسیارش با دکتۆر لەگەڵمانە بێ ئەم ماسی ڕۆژانە بەکارێنین ئەم کاربێک کە لە دوکانەکانی کڕین دکتۆرەڵێن کە ماسیەکە هەڵەترن بە پێی زۆربەی ناوچەکان بەس ناوسەکەی پاکەن و ئای پیاکەن ئەم فڵچەلیانە لە بەهای خواردنەکەی نابات بەتەکیید لە بەهای خواردنەکە دەبووە هیوادارین هەر کەسێ ماسی کڕی بۆ کەسە بەڕێزە بڵێ کە فرۆشیارە بڵە فڵچەی لێمێ خۆم لە ماڵ و ئایشکەی پیاکەم بۆی کە سوودی بەهاو خۆراشەکەی لە دەست نێت لە هەموو شتێکی ماسیەوە دیارە بۆیە ئەمێ ئەوەی کەژناشی زانین بابی زانین و سوودی لێوەگرین فەرمو بابەیەکەم ڕاپەرتە ببین